لیژنەی نەوت و وزەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک تاوتۆی دروستکردنی پاڵاوگەیەکی مەدەنی دەکات کە لە ڕێگەی ئەنجومەن و ئیدارەی کەرکووکەوە ڕەزامەندی لەسەر دروستکردنی پاڵاوگەکە دراوە. کۆمپانیای بەرهەم کە کۆمپانیایەکی مەدەنیە پاڵاوگەیەک لە کەرکووک دروست دەکات کە ڕۆژانە توانای پاڵاوتنی 7,000 بەرمیل نەوتی دەبێت. ئەندامێکی لیژنەی نەوت و وزەش لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئاشکرای کرد ئەو پاڵاوگەیە دەبێتە هەنگاوێکی باش بۆ کەرکووک و شارەکە لە مەترسی دروستبوونی ئەزمەی بەنزین دوور دەخاتەوە و هەلیکاریش بۆ زیاتر لە 3,000 هاوڵاتی دەرەخسێنێ کە لە 7 دەبێت خەڵکی کەرکووک بێت. پاڵاوگەکە بەحقە دەکەوێتە نزیک پارێزگای کەرکووک یانەوەتە کەوتە نزیک کۆمپانیای نەوتی باکو شوێنەکەی شوێنێکی ئەمینە لە نەوتی خام و نزیکە دیارە ئەو پێشنیارانی کە کردوێتێ یەکێ لە پێشنیارەکانی ئەوەیە کە ئەتوانێت ئەو مەسفایە توانای هەیە 7,000 بەرمیل نەوت ڕۆژانە تەصفیە بکە بۆ نەوتی سپی و گازوئیل و نەفتە کە نەفتەش مادەی بەنزین یان بەنزین لێ دروستەکرێ کە ئەمە شەنگاوێکی باشی دروستە کە توانێت بەشێ لە ئەزمەی بەنزین و مشتەقاتی نەوتی لە کەرکووک کەم کرێتەوە لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە ئەتوانێت ئەو پاڵاوگەیە 3,000 کەس دەخۆی بگرێت لە 7 پێی دامەزرێنەکە بێ بۆ خەڵکی کەرکووک بێ ئەمەش بەشێک لەو بەتاڵەیە بەتایبەتی ئەو کەسانێک کە دەرچووی پەیمانگە و کۆلیجەکانن بە جیاواز لە اختصاصی خۆی کە ئەتوانێت دەوێت تەعینی بکەین و من پێم وایە ئەمە هەنگاوێکی دروستەوە باش. دروستکردنی ئەو پاڵاوگەیە لەلایەن کۆمپانیای بەرهەمەوە بە گوژمەی 500 میلیۆن دلار دروست دەکرێت و بڕیارە پاش وەرگرتنی ڕەزامەندی وەزارەتی نەوتی عێراق دەست بە کارەکانی بکات. بۆ وەرگرتنی زانیاری زیاتریش لە سەر کارەکانی ئەو پاڵاوگەیە پەیام پەیوەندی بە دەستەی کارگەڕی کۆمپانیای بەرهەمەوە کرد بەڵام ئەوان ئامادە نەبوون لێدوان بدەن. لای خۆیەوە پارێزگاری کەرکووک پشتیوانی خۆی بۆ پرۆژەکە دەربڕی و بە هەنگاوێکی باشی دانا بۆ کەرکووک. ئەوە پێڵێت ئینی تەحسینی بەنزین ئەوە جایە ئێمە پشتیوانی ئەوەکەین و ئەنجومەنی پارێزگاش پشتیوانی کردووە خەڵکە خاتە کارەوە احتیاجاتی کەرکووک لە بەنزین و لە گاز و لە نەوتی ڕەش و ئەمانە هەمووی دائەپۆشێ بۆمان پرۆژەیەکی باشە و ئێمە پشتیوانیەکەین. ماوەی زیاتر لە 10 ساڵە ئیدارەی کەرکووک لەگەڵ بەغداد لە گفتوگۆکانیان داوای دروستکردنی پاڵاوگەیەک بۆ شارەکە دەکەن بەڵام تاکو ئێستا حکوومەتی ناوەند ئەو داوایی کەرکووکی جێبەجێ نەکردووە. بەرپرسانی شارەکەش جێبەجێنەکردنی بڕیارەکە بە سیاسی دەزانن و دەڵێن بەغداد شەڕی ئابووری لەگەڵ کەرکووک دەکات. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.